ئەڤە گوندێ خانکە کەڤنە سەرب کۆمەڵگەها خانکێڤەل سنوورێ قەزا سمێلێ ئەڤ گوندەل دەمێ دروستکردنا سکرێ مووسڵ لە ساڵە 1985 بن ئاڤ بوو لێ نەهاش بەرک و ئاڤا سکرێ مووسڵ بەردەوام بەرەفکەی بوونێ دچێت جارەکە دن سەرسیمایان وی گوندی دیار بنەوە و ئاڤا سکرێژی کێم دەبێت و بڤێ کێمبوونە ئاڤێ کارتێکردن بە ماسی گرا دەکەوێت و هەروسا ئاڤا پرۆژێ ئاڤا بە خواردنێژی بەرەفکەی بوونێ دچێت. ئەڤە 10 ساڵە سەرێ بەعرێ و من نەدیتی ئاف جاگێ کێم کردی وەگی ئی ساڵ و ئەڤەژ ئەمێ هەنە سەر تربێوان گوندێوانێ دەرکەتی ئەوە مەدرسەی و ئەڤە سەر تربێوانن و ما چ ساڵە نەدیتە ئۆسا ئاڤێ دەنیە کێمبوونا ئاڤێ هەڵبەت کارتێکردنا خۆ لەسەر پرۆژێ ئاڤا خانکێ هەیە و دیسان کێمبوونا ئاڤێ کارتێکردن دل ماسی گراکرد هەڵبەت دەبێت چارەک هەبێت بۆ vê کێمبوونا ئاڤێ گۆ دیسا ئاڤاوەکە بەرێ بزەفرەت گۆ خەڵکی ما دیسە مفایش vê ئاڤێ بین هەگەرنا ئەگەر ئەف ئاڤا بەر کێمبوونێڤە بەتر چۆ دێ کارتێکخنا gelek هەمل کۆمەلگا خانکێ کرد و هەم دل ماسی گراکرد هەم دل پرۆژە ئاڤا خانکێ کرد. 85 خانگا قدیم راکردن ئەم راکردن و ئاڤێ یعنی مێتەرە شەو و ڕۆژ زێدە کرد حتا مەزارێ مای بازیدی قدیم ابتر بێمەوە تەمام کرد اش 85 هەتا نهۆ یعنی چۆ تاثیر vê ئاڤێلما نەکریە بەس ئاگە مەسەلەش نهۆ پێوە ئاv gelek یعنی دەینت حتا نەگەیتە حەدێ مسفیت مەشروع هەنگێ چێت بە تاثیرێ نەنما بتنێژی بکە حتا بسدا دۆکێ دێ تاثیرێ لێ کرد. ام 87 الفيرا كنا مجموعة كنا إن خانكيل في قراجي كنا مجموعة فشهنجي ورا حطان هو أمنزن سبب في أفيشين هنجي ورا شجرة أفكيم نبوه بس نهو أفا بري تقريبا أفا نزيكي بازا بيس روجك أفقلق واكيم يعني إجاري نمايا سبب تويتشينا أفا مقصدك تشتك بها كا أمنزن شيا أفا تأثيرها قالك لسر محافظات وقت أخذها ونواحي المحافظات وقت حموات كت هاوڵاتیان گوندی خانکە کەون و کۆمەڵگەها خانکەژی داخوازێ ژلایەنێن پەیوەندی دەردەکەن دیفچۆنێ سەروی بابەتی بکەن و ئەگەر یەکێنبوونا vê ئاڤێ بزانن و چارەیەکە لێ بکەن ji ber ku xelkê کۆمەڵگەهێ هشتچەند ڕەخاوە زەرمەند دەبێت. شیروان خدر، کورسات نیوز، سکرێ مووسڵ.